علیکارین مرۆڤانی دیگەهان قوربانیین ئەرتەژێ لە سووریا. وەزیری دەرەوەی عێراقی فواد حسین ئەنجامی سەردانە خۆی ئەمریکا بە دەنگی ئەمریکا ڕا پارڤە دکە. و کریزەکە ئاوێ لە کوبانی دەرکەتیە ji ئەنجامی ئەرتەژە بەری هەفتیەکی. دەم باش دەخینە شەمووی ڤیادە من خۆش ژوەڕە دکە دەگەل بەرنامەیە کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا نەها لە واشنگتن دەمژمێر هەفتی سپێدەیە ڕۆژە چوارشەمبەیە. دوه سێشەمبێ کاروانێکی ئالیکاریên di dergehekê Sinûriyê di nêvbera Tirkiya û Sûriyê da ku ji nû ve hatiye vekirin derbasî Bakurê Sûriya bû ku gelek kêm alîkarî digehne wê devera rastî ziyanê hatî ji encamê ertêşa heftiya borî ku nêzîkî 41,000 kesan li herêmê kuştine. Karwanek ji 11 kamyonên netewînî bûyî derbasî Sûriya bûn di xala Sinûriya Bab es Selam re ku ji nû ve hatiye vekirin piştî ku Şam razî bûyî rê bide saziya cîhanî alîkariyan vî dergehî ji bo alîkariyan bikarbîne. Karwanê alîkariyên nêfneteweyî digehin wê herêmê li demê ku hîviya rizgarkirina mirovên sax dibin kavilan de zêdetirî 200 demijmêran piştî ertêşa bihêza 7.8 kêm bûye. Tîmên hawarçûnî giraniya karêxwe dadinên ser dabeşkirina alîkariyên mirovanî û xwarinê û helbet jî stargehan jî ji jimareka mezina rizgarbûyan re. Li gorî şopandina me ku hind herêm dikevin herêmên ku dikevina ber alîkariyan دیارە میوان هەنە ji Tirkiye mê herin cemwan berî wê ne ku em dizanin ku li demê karesatên xwaristî rêxistinên mirovanî rolekî mezin dileyîzin li amadêbitinê 82 rêxistinên mirovanî xwedane hev û saziyek pêk anîne ji bo alîkariyan. Ez sêvîdarim ku mêvanê me lezgîn Yalçîn niha amade be ji bo ku em bizanin rewşa dawî li wir çawa ye. Balûzxana Ukrayna li Enkerê ew vîdyo belav kiriye û dibêje ku tîmê wan yek xanimek 30 salî diyare rizgar kiriye. دیارە میوانێ me wê amade be ji bo bizan rewşa dawî çawaya diyara dîsan jî ev yek ji vîdyoyane ku tîmê rizgarkirinê sayek spî rizgar kiriye. Eger li derhênanê hevkar ji me re bêjin eger mêvanê me lezgîn Yalçîn amade be em dixwazin herin cem wî weke me gotî ku li demê karesatên xwaristî rêxistinên mirovanî کاری دیکن یان جی کاری دیکن ji bo alîkariya xelkê xwe ku rastî wane dibin lê dîsan diyareke şêyek teknîkî heye em berî wê ne em ê herin Herêma Kurdistana Iraqî û be duayî geraneweyî bo Kurdistan Bejdar Hesen ka parêzerî xwebexşî zindananî badînan e li layên Wezaretî Dereweyî Amerîka bankêş kira bû xelatî dakokîkirdin li mafekanî mirov pê bexşra wek rêzgirtin bû dakokîkirdin li keysî destgîrkirawanî badînan wîstî ew wîstî seredanî dû lew destgîrkirawane bikatin wekû xۆی دەڵێتن پێیان بڵێتن کە خەڵاتەکەی کە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکای وەرگرتووە خەڵاتی خۆیانە ئەو زیندانیانەیە. بەڵام دیارە بە پێی هەندی هەواڵ دەسەڵاتداران ڕێگایان پێ نەدرا سەردانی ئەو زیندانە بکاتن هەرچەندە ڕاگەاندنێکی چاکسازی گەورانی هەرێمی هەولێر ئەم هەواڵەی ڕەت کردووە. بەڵام ویستمان لە زاری کاک بەشدار ڕاستیەکان بزانین. ئێستا کاک بەشدار لە هەولێر لەگەڵمانە. کاک بەشدار سوپاس بۆ بەشداری جەنابت لە بەرنامەکە. ڕاستی هەواڵی ئەوەی چییە کە ویستت سەردانی ئەو زیندانە بکەیت و پێیان بڵێ کە ئەو خەڵاتت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەرگرتووە ئی خۆیانە. بەناوی خودای گەورە مهرەبان سڵاو لە جەنابەت و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆن و دەنگی ئەمریکا
زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێک کە بۆ ئێمەتان ڕەخساند. ئێمە دوێنێ ویستم سەردانی شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم و گوهدار زێباری و هاریوان عیسا بکەم بە مەبەستی ئەوەی کە بابەتی ئەو خەڵاتیان پێڕابگەینم و هەمووەکو ئەوەی کە دڵیان خۆش بێ کە ڕەوایەت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕەوایەتی داوەتە ئەو بەرگریکردنی تیمی پارێزەران و کە ئەمەش پەیامێکە بۆی کە مەزلومیەتی ئەوان دەسەلمێنێتن بۆی دڵیان خۆش بێ بۆ خەڵاتەوە پێشیان بڵێم کە ئەو خەڵاتە بە تەنیایی بەشدار حەسەن نییە ئی هەموو ئازادی خوازانی کوردستان و تیمی پارێزەران و لە نێویاندا سیاسیانەیە کە ئێستا لە زیندانن ئەو ڕۆژنامە نووسانەنە بەڵام بەداخەوە ئەوان تەنها ڕێگەیاندا دوو کەس ببینین گوهدار زێباری و هاریوان عیسا ئێمە زۆر هەوڵمان دەکە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەمیش ببینین بەڵام ڕێگریان لێکردین ڕێگەیانەدا ئەو سێ ببینین بۆ ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە چاکسازی گەورانی هەولێر ڕێگری کردووە لەوەی کە ئێمە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم ببینین ئەوانی دوا بە دوای بەیاننامەکە ئێمە بەیاننامەیەشکیان بڵاو کردەوە بەیانەمەکە دەڵێت کە ڕاگەیانی چاکسازی گەورانی هەولێر ڕوونکردنەوەیەکی داوە بۆ ڕایگشتی کە دەڵێتن کە ڕۆژی سێشەممە دوو پارێزەر سەردانی بەروبەرەتیان کردووە بە مەبەستی بینینی دوو لە سزادرا لەو زیندانیانەکە گۆهدار و هاریوانن دەڵێش ڕەتیان کردووە کە ئەو هاڵە کە بەڵاو کراوتەوە ڕاست بێ یعنی کەواتە ویسوتانە ژمارەیەکی دیکەی ئەو خەڵکانە یعنی زیندانن یان دەستگیرکراوەکانی بادینان ببین نەک تەنها ئەو دوو کەسان بەڵێ ئەوانە ژمارەیان پێت کەسن و هەرێکەوە لە قاعەیەکیان داناون و ئەمە داوای هەر پێنجمان کردی بەڵام ئەوان بەداخەوە باسی سەیەکەی کە ناکەن تەنها باسی ئەو دوو دەکەن و لە بەیاننامەکە ئێمەش باسی ئەو دوی تێدا نییە باسی سەیەکەی تێدایە بۆیە ئێمەش دوای ئەوەی کە ئەوان بەیاننامەکەیان بڵاو کردەوە ناچار بووین دەوایە بۆی ڕای گشتی لە ڕاستیەکان بزانرێ بۆی ڕاستیەکان نەشێوێنرێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیمان کرد سەعات 9 شەو ئەم بابەتەمان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە و ڕاماگەیان کە ئەوەی کە چاکسازی دەوێت ئەمە کێشەمان لەگەڵ ئەو دوێنێ کێشەمان لەگەڵ سەیەکەی کێیە کە ڕێگەیانەدا بیان بینین هەولێرکو لە بەیاننامەکەی تیمی پارێزەران داهاتووە باشە گۆهدار و هاریوان وەڵامیان چی بوو کاتۆ ئەو خەڵاتت بۆیان برد و پێیان گوت ئەو خەڵاتە خۆتانە نەک تەنهایی بەشدارە ئەمن کاتێک پێم گوتن کە گوهدار و کاکەریوان زۆر دڵخۆش بوون کە وتم ئەو خەڵاتە بەشی هەمومانە ڕەنگە بەشێکی بچوکی هی پارێزەر بەشدار حەسەنی بەڵام ئەوی دیکە هی قوربانیدانی ئێوە و پاتیمی پارێزەران و هەموو ئازادی خوازانی کوردستانە بۆیە زۆر دڵخۆش بوون و منیان لە باوەش کرد و دەستیان لە ملکردن و یەکترمان ماچ کرد زۆر دڵخۆشم بەوەی کە هەست دەکەن وڵاتێکی زرهێزی وەکو ئەمریکا ئاگادارە بە وردی متابعی کەیسەکانیان دەکاتن و ئەو ڕەوایەتی داوەتە بەرگریتیمی پارێزەران و لە هەمان کاتدا وتیان پەیامێکە بۆ ناڕەوایەتی ئەو تاوانەی کە خراوەتە پاڵ زیندانیان کە ڕۆژنامە نووس و چالاکوانن باشە بارودۆخیان چۆن بوو کاک بەشدار بە شێوەیەکی گشتی بارودۆخی زیندانیان لە هەرێمی کوردستان لەسەر چاکسازیەکان باش نییە بەڵام بە تایبەت مامەڵەکردنی ئیداری چاکسازی گەورانی هەولێر لەگەڵ ئەم چالاکوان و ڕۆژنامە نووسانە بەسەراحەت یعنی من دەیڵێم ئەوە قسەی ئەوانە یعنی نادروستە مامەڵەکان مامەڵەیەکی نادروستە وەکو هەموو هەر زیندانێکی تر مامەڵەیان لەگەڵ ناکەن باڵێ کاک بەشدار ویستم بزانم دوای ئەوەی کە گەڕایتەوە هەرێمی کوردستان لە ئەمریکا گەڕایتەوە دوای ئەوەی کە وەزارەتی دەرەوە ئەو خەڵاتە بە تویان بەخشی چۆن پیشوازی کرای لە هەرێم ئەمن هەر کاتێک داخلی گەیشتمە ناو فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی هەر لە هۆڵی دووەمی پێشوازی تا دەگاتە بەر دەرگا هەموو خەڵکەکی یەکجار زۆر ڕاوەستا بوون و بە چەپکە گوڵ و بە گوڵ پێشوازیان لە ئێمە کرد بە سوپاسی هەمویان دەکەم خەڵکەکە بریتی بوون لە چالاکوانان و ژمارەیەکی زۆر لە ڕاگەیاندن کاران و ڕۆژنامە نووسان و ڕێکخراوەکانی NGO زۆر حاضر ببوون هاوڕێ پارێزەرەکانمان تیمی پارێزەران ژمارەیەک لە زیندانیانی بادینان ئەوانەی کە ئازاد کرابوون هەمویان لە پێشوازیمەدا بوون و خۆشحاڵ بوون بەو خەڵاتەی کە ئەو خەڵاتە بەشی ئەوانیشی هەموو تێدایە وەک پێشتر باسم کرد ئەبێ بەهۆی ئەوەی کە زیاتر داکۆکی لە مافەکانیان بکەیت بەدڵنیایی ئەوە دەبێتە هەندێک بۆ ئێمەوە باری ئەمەی قورستر کرد کە ئێمە زیاتر بەردەوام بین لەسەر داکۆچکردنمان لە پرسەکانی مافی مرۆڤ و دەمێ ئەوەش باز بکەم کە ژمارەیەکی زۆر چالاکوان و ڕۆژنامە نووس لە بەغداوە شات بوون و رادیۆیەکی ئیزاع و رادیۆیەکی عراقی شات بوون و لەوێ بەخێراتنی ئەوانشمان کرد هەدواتر بۆ ڕۆژی جومعە لە شەقانی متەنەبی کە شوێنی ڕۆشنبیرانی بەغدا زیاتر لێی کۆ دەبنەوە ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و پارێزەران لە بەغدا ڕۆژی جومعە مەراسیمێکیان
بۆ ئێمە ساز کرد چون لێوێندەر سمینارێکمان کرد و باسی پاڵپشتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکامان کرد لە پرسەکانی مافی مرۆڤ بوو لەو کەسانی کە داکۆچی لە مافی مرۆڤ دەکەن لە بەغداش برایانی عەرەبمان لەوێ زۆر دڵخۆشم بۆ پاڵپشتەی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کاربەدەستان تا چ ڕادەیەکیانی پێشوازیان لەو هەواڵەیان کرد کە خەڵات وەرگرتووە کە دەگەڕێتەوە بۆ پشتیوانیکردن لە زیندانیەکان بە کشتی ئەوانەی بادینان بە تایبەتی؟ وڵی لە هەرێمی کوردستان ئەوانێکی وەکو کاربەدەست بەڕاستی کەسێک پەیوەندی تەلەفۆنیشی نەکردووە ئەوەمەش پێویستمان بەوە نییە دەسەڵات پەیوەندیمان پێ بکەمە گرنگ ئەوێت جەماوەت پێشوازی کردنی لە ناودڵی جەماوەرین بەڵام لە بەغدا لە نووسنگەی سەرۆگۆزینان پەیوەندیمان پێوەکرا و دەستخۆشیمان لێکرا ڕەنگە لەو چەند ڕۆژ داهاتوو ئەویش ببینیم و هەروەها لە نووسنگەی سەرۆک کۆماری عراقیش بە هەمان شێوە ئەوانیش ڕەنگە پێشوازیمان لێ بکەن و بمان بینن یەکتر ببینین و هێز و لایەنەکانی تریش ئەوانی لە دەرەوەی دەسەڵاتن هەمویان پێشوازیان کردی و پیرۆزباییان کردی و نامەیان ناردووە و بەگوڵ پێشوازیان کردوین زۆر سپاسیان دەکەم. بەڵێ باشە لەسەر دادگا و ڕەوای دادگایان یانیش کاری دادگا کاری سربەخۆی دادگا زۆر باسەکرێت لە هەرێمی کوردستان کە پێش ماوەیە کە لێرەش بووی هەمان پرسیار لە تۆ کرا یعنی حەزم نەکرد زیاتر باسی ئەوە بکەی کە تا چەندێک یان چی پێویستە بۆ ئەوەی دادگاکان سربەخۆ بن؟ بەڕاستی تا وەزعی هەرێمی کوردستان لەژێر هەژمونی ئەو دوو حزبەدا دادگاکانی هەرێمی کوردستان و تەعیینی دادوەرەکان لەبەرەوەی هەمووی لە ڕێگەی محاسەسەی حزبیە بە 50-50 یان وەک سیستەمی پێشوو پێمان دەگوت 50-50 تا سیستەمی 50-50 بەردەوام بی لە ناو دادگاکان وەزعی دادگا و سەروەری دادگا لەو شێوە باشتر نابوو بەرەو خراپتر دەڕۆ بەداخەوە و ئێمە لە یەکەم ڕۆژی کە ئەو چالاوکەن ڕۆژنامە نووسانی بادینان سزادران ئێمە زانیمان کە هەستمان بەوە کرد کە سەربەخۆی دادگاکان کەوتۆتە بەر مەترسیێکی زۆر گەورە کەوتۆتە بەر تەسیراتی جانبی حزب و بنەماڵەکان بەداخەوە. برێز بەشدار حەسەن پارێزەری خۆبەخشی زیندانیانی بادینان لە هەولێر لەگەڵمان بوو زۆر سوپاس. پشتی زیدەتری هەفتیەکێ ji دوو ارتهژن gelek mezin herêmên Snûriyên di nêvera Tirkiye û Sûriyê de hejmara kuştiyan ji wan artijanin her zêde dibe li gora hejmarên fermî jî ji 40,000 derbas bûye bi 100,000 jî derbeder bûne lê hêşta jî ew herêm di nav qeyranek mirovî de ye. Ev raporteka dengê Amerîka ji Stenbolê. بۆ زۆرێک لە زیندوماوانی زەوی لەرزەکە چاوەڕوانی ئازارێکی بەردەوامە بۆ ئەو خۆشەویستانەیان کە هێشتا کەوتونەتە ژێر دار و پەردووی باڵەخانە دارماوەکان ئەمەش لەو دەمەی تیمەکانی ڕزگارکردن و بەهاناچوون لەگەڵ کاتدا لە پێشبڕکێدان بۆ ئەوەی زیندوماوان بدۆزنەوە. Şerdekistana akrabamız mahsur kaldı yani hala göçük altında. Duan لە کۆی چوار لە خزمانم کەوتونەتە ژێر دار و پەردۆکەوە هەتا ئێستا ناتوانرێت دەربهێنرێتە دەرەوە هەر بۆیە ئێمە چاوەڕوان دەکەین بەڵام نازانین ماون یان مردوون ئێستا بە زۆری تەرمی مردووان دەردەهێنرێتە دەرەوە و ژمارەیەکی کەم بە زیندوی دەردەهێنرێتەوە ئێمە چاوەڕوان دەکەین داوا لە هێزان دەکەم ئەمە بەسەر هیچ کەسێکدا نەهێنێت. بە 6 ڕۆژ دوای زەوی لەرزەکە تیمی گەڕان و ڕزگارکردنی ئەمریکایی زیندوماوێکیان هێنایە دەرەوە ئەوەش وەک بەشێک لە هەوڵا ڕوو لە زیادبووەکانی جیهانی بۆ یارمەتیدانی گەڕان و بەدواداچوون بەڵام بەهۆی ئەوەی پتر لە 7,000 باڵەخانە دارماوە و چەندانی دیکەش بە قەڵکی ژیان تیاندا نەماوە هەر بۆیە شوێنی نیشتەجێکردن زۆر گرنگە لەو هەرێمەی پلەی گەرما تێیدا لە ژێر سفرەوەیە. من داوای چادرێکم کرد بەڵام هیچ کەس چادرێکی پێنەدا من خزمەتی ئەم منداڵە هەتیوانە دەکەم بەردەمی خانۆکەم بە تەواوەتی درزی بردووە ئێمە دەترسین بچینەوە نێو خانۆکە چەند شوێنێکەن بۆ ئەوەی ڕۆیان تێبکەین وەکو مزگەوت و خوێندنگە و هەروەها شوێنی پرسا ئەمانە ئەو شوێنانن کە تیایاندا دەمێنینەوە. لە زۆرێک لە گوندە دوورە دەستەکان پلەی گەرما دابەسیوەتە 20 پلەی سەدی ژێر سفر و ئێستا ئەو گوندانە یارمەتیان پێدەگات ئەوەش لە زۆر حاڵەتدا لە سایی گروپەکانی کۆمەکی خۆجێیەوەیە هاوکات سووریای هاوسەی تورکیا ئەویش وا ئێستا کۆمەکی پێدەگات گروپەکانی کۆمەکی مرۆیی ئاگاهی دەدەن و دەڵێن پێویستی بەو پەڕی یارمەتی هەیە لە پارێزگای ئیدلیبی ژێر دەسەڵاتی سەرهەڵداوان ئەوەی زەوی لەرزەکە وێرانی کردووە.
دواکەوتن لە ڕادەستگەیشتن بە یارمەتیەکان هەروەها کۆمەکی مرۆیی بە سنووردار قەیرانەکە و دژوارەکانی زیاتر کردووە. ئەوەی کاریگەری دەکاتە سەر خەڵک لەوێ ئەم پێداویستە گرنگانەوە وا لە تەواوبووندان، هەروەها پێداویستی لۆجستی بۆ بەرگری مەدەنی وا لە بندێن لەوانە سوتەمەنی دیزل بۆ ئامێرەکان، هەروەها ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی هاوڵاتیان. لە تورکیا یارمەتیەکانی نێودەوڵەتی خێرایی بەخۆیانەوە دەبینن لەو دەمەی حکومەت ڕوبەڕووی ڕەخنە دەبێتەوە بەهۆی سستی لە وەڵامدانەوەی بەرامبەر کارەساتەکە. ئەوانی لە نێو شێڵتەرەکاندا ژیان بەسەر دەبن بیر لە واقعێکی ئازاراوی تاڵ دەکەنەوە ئەوەی ڕوبەڕووی دەبنەوە. ئێمە لەگەڵ 4 خێزانی دیکە لەم چادرەدا دەژین. ئەمرازی گەرمکردنەوەمان نییە و هیچمان نییە. وەک دەبینن ئەمە هەموو ئەو شتانەیە کە هەمانە. زیندوماوانی زەوی لەرزەکە لە تورکیا و سووریا ڕوبەڕووی بنیادنانەوە دەبنەوە لەو دەمەی کە خاوەنی هژنین. ئەمەش هاوکاتی ئەوەیە زۆرێک لەوانە غەمبارن بەهۆی لە دەستدانی خۆشەویستانیان. بۆ دۆرین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. ئەم بەحسی ئەرتهەژا لە تورکیە دیکن هەلبەتە و ئاگەهێنداوی ئەم دخوازن بزانن هەفکارە ما ئۆزدەم یاساک ڕەوشا ورد شۆپینە ئۆزلم یعنی ئاگەهێنداوی ئەم دکارن چ دەست مەکەدنە. بله داخل ایرو هنا آگاهی هجمارین فرمی کاردستین حکومت ترک حتی وی ساعت کو برنامه دست بکر هنا را نگهاندنن و کی تجیگو هجمار فرمی یا ترکیه و سروک اردوغان دو راگواند کو سو زدتری سو 5000 نه لی خباتین آلیکاری بردوام دکه ایرو پیشتی 222 ساعتان جنکک 42 سالی هات رزگار کردن ev jî bu hêviyek gelek mezin lê her wiha hem rêxistinên sivîl hem şandeyên jî ku ji welatên derve hatine li ser erdê xebatên xwe didomînin lê em dikarin bêjin ku xebatên rizgarkirinê hema li ber bidawîbûnê ye. باشا أوزنم ده جوینا کابینه بو حکومتی بو للجهه نافندا آفادی دپیرا اردوغان جی داخویانی اقدا يعني داخویانی ولی سر چی بتایبتی و چی راست داخل داخویانی اردوغان پیشتی جوینا کابینتا وی بگیشتی تنه لسر اردهجی و انجامن وی بو ام دکارن هنک کو درکت پیش امکانم بیجن اردوغان سوزدا قربانی و مغدورین اردهجن گوت کو وکی ولات وکی حکومت امدم و دست آلیکاریا خو بوا بردوام دکن لی ام خورتر بکن هر وها ام جدنو و دست چکرنا آواهیان بکه و هر وها لی اف بالکشه کو از بیجم ام پارو بکن اردوغان گوت کو هن ریخستن و هن کس هنه کو هم ولاتیان دیجی دولتا ترک آلوزدار دکن. بله بکرتی اپوزیسیونی چی گفت برسواویدا؟ گورا ساعتک بری هم CHP و هم جی HDP'س و هم جی احمد داوطلو دوا پارتیسی هف سروکین وان پرس کنفرانس درخستن و برسوین توندان اردوغان و گوتن کو مروف نجبر اردهیجی جبر بر پرسیاریا حکومتا اردوغان مرنه املسر اردینه دبینن و اردوغان و کاربدستین حکومتاوی دراستین اردهیجی نابیجن هر وها اگرا هلبجارتنا جی رخ نکرن. أصلاً بمين جاري مزانن لسان وعجهين داوي تشبن حتى ضمن هي برنامج لسان ما كنت رابورت هنا عم بقرن جموعان رابورتان لقال زياتر لحفتيك له كان الرزقار كدني قربانيان ني بوملرزك لسوريا دا بدنجي كي سرنج راكيشة كاتك صقي كيش قران بدوري خانوویەکی تەختکراودا لە شارۆچکەی جەبلای کەناری دەریای سووریا بۆن دەکاتن. عەلا موبارەک بەرپرسی تیمی بەرگری شارستانی جەبلە دەڵێتن هیچ ئومێدێک بۆ ڕزگاربووان نماوە. لە کاتێکدا هەوڵەکانی ڕزگارکردنی بۆ مەلەرزەکەی سووریا وا هەفتەیەکی تێپەڕاند بێدەنگێکی پردڵە ڕاوچێ باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا لە کاتێکدا سەگێکی گەڕان لە دەوروبەری ماڵێکی وێران بوو لە شارۆچکەی جەبلەی کەنار دەریاکە بۆن دەکات بە دار و پەردووی بینا ڕووخاوەکەوە بۆ دۆزینەوەی زیندوماوان چەند کاژمێرێک بەسەر ڕزگارکردنی دوایمین زیندوماواندا تێپەڕیوە لە کاتێکدا دوو کەس لەلایەن ڕزگارکەرانەوە بە تەنها و بە سەرەتاییترین ئامێرەوە توانیویانە لە ناو دار و پەردووی بینا ڕووخاوەکەدا دەریان بهێنن.
احنا من اكثر من 12 13 سنه ما اجانا اي لەماوەی 12 یان 13 ساڵی ڕابردوودا وەک هێزی بەرگری شارستانی هیچ کەرەستەیەکی نوێمان وەرنەگرتووە، تەنانەت مەشخەڵیشمان پێنەگەیشتووە. هیچمان نییە. ئەگەر کەرەستەمان هەبوایە دەمانتوانی سەدان قوربانیان تەنانەت زیاتریش ڕزگار بکەین. ئەو سەگەی کە ڕاهێنراوە بۆ دۆزینەوەی زیندوماوان بۆ ماوەی 30 خولەک بە دەوری ناوچەکەدا دەسوڕێتەوە بە پەلە دەگەڕێتەوە. ڕۆژانە ئەم دیمەنە لە جەبلا بەدی دەکرێت کە هیواکانی دۆزینەوەی زیندوماوان لە ژێردار و پەردووی بینە ڕووخاوەکاندا هەوڵێکی ناومێدانەیە. لە کۆی 52 دانیشتی ئەو بینە 5 کە گەڕان تێیدا بەردەوامە توانیویانە تەنها 14 کەس بە زیندوی ڕزگار بکەن. لەوانە ژنێک و کوڕە گەنجەکەی کە ڕۆژی هێنی لە ژێردار و پەردووەکاندا ڕزگارکران کە هیوا بەخش بوو بۆ ئەو خەڵکە. دڵیان بەوە خۆش بوو کە هێشتا دەتوانن زیندوماوانی دیکە ڕزگار بکەن، بەڵام ئەو ژنە لە کاتی گواسەمەی بۆ نەخۆشخانە گیانی دەستدا. جەبلە دەکەوێتە شاری لازقیەوە، پارێزگایەکە کە تا ڕادەیەک زۆر لە ژێر دەسەڵاتی حکومەتدایە و یەکێکە لەو پارێزگانی کە بەهۆی بوومە لەرزەکەوە زیانی زۆری پێگەیشتووە. طبعا انت عارف اليوم السادس تقريبا. وەک دەزانن ئەمە نزیکەی 6 ڕۆژە. ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردن لە قۆناغێکی پێشکەوتودان. لەم قۆناغەدا تەنها پشت بەو زانیاریانە دەبەستین کە لەلایەن حکومەتی خۆجێیی و خێزانی قوربانیەکان ئەو پێشکەش دەکرێن کە راپۆرت لەسەر کەساونبووەکانیان و شوێنەکانیان دەدەن بۆ ئەوەی بتوانین دەست بە ئۆپراسیۆنەکانی گەڕانەکانمان بکەین. بوومەلەرزەکەی ڕۆژی دووشەمە بە گوڕی 7.8 پلە لە نزیک شاری غازی عەنتابی تووشە کە نزیکەی 40 کیلۆمەتر لە سنووری سووریاوە دوورە بۆ هۆی جانەدەزانی زیاتر لە 35,000 کەس کە لایانی کەم 3574 کەسیان لە سووریادا بوون. تەنیا لە پارێزگای لازقیە بە ژوورەی ئاماری دەسەڵاتدارانی ناوچەکە بەهۆی بوومەلەرزەکەەوە لایانی کەم 638 کەس گیانیان لەدەستداوە. قەیرانی وزە سوتەمەنی لە سووریا بە ڕادەیەکە پەیداکردنی زۆر سەختە. کەمی کارەبا بۆ خەڵک گرفتێکی دیکەیە و سوتەمەنی بۆ ئۆتۆمبیلەکان دەست ناکەوێت. ئەمە شتیمەکانی فریاگوزاری نێودەوڵەتی ناچار کردووە سەرچاوی کۆگاکانی خۆیان بەکاربهێنن وەک بەشێک لە هەوڵەکانی بەهاناوە چوونی قوربانیانی بوومەلەرزەکە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. نهاجی دکتر نجدت ایبکیوز پارلمانتاری هد پی یه باتمانی بمریا جبوکو روشا داوی لوان هری من ارتشی بشو پینن دکتر نجدت گل کسپاش بودمیوا هنج روجا که روشا وان هری ماد شو پینن و ده جگوتو بو کاجمارا مریان و قربانیان کو بفرمیت راگهادن گل کی بترا چما جمار الجموع هنا کارن بیجن کانی قربانی چند يعني جماعة قربانيان چند و ایران کاری چند مزنا هي عسي ام نزانن لي ام زانن انا تشتي داخلين كل نيزيكا 40,000 كس لبيجن نيزيك بيه لي ابي بردر باسله كما وانه قربان بن بخو مالبات وان بشارتنه هناك جوان هنا ايدي وان نغرتنه كسك نزانه فربي ام بيجن كي علي كاريا دولتي هنا وان حيوان وكجوان برانيجي نافچایا و لگوندا مریو خو درخستنه بخو بشارتنه کسک نزانه بانا لی مختم زد کن دهروش خلاص بیه قالك جي اندي وك حربكي مزنده دركتيه اندي خلاص منما بر زحمته وك معجزه كيه از باورم پر كاس هيجي بني بناء داره بني طالب بني خرابه داره برزي دابا لي قال لك كاسي هاتنا بشارتن وقيدي وانتنا يعني مرمز على كا شان كاسن تشوانا انجا نيزيكا امبيجن نده وشو ده عسي فهمكن لي السنه خبتن السنه تشنتني وديتنامه امشونه مرات ديرو كي بنيرو قاس كان كمان اسكندريه برج انطاكيا وكده سمسم قال لك باشا كان نجد مع زعلم وند قال لك جهه قريانه وقال لك جهن ارتاجي شو عندنا اما بريد انا بل نهاجي ومبرد انا نظام ونهرن كيدرين مارشي اسكندريه انطاكيا خطايا بالي باشا روشوان هريمان وطيبجي مان عشي قال كي زيانا مازن بيكتيا يعني بقشتي ونشان كارن وي روشا قشتي بحث بك الجمارة يعني روشا قال پر زعمته يك بشر پر صاره آلي سرمايه ده هناك كس هيجي بني كونتنت هنا وشا شخورة هناك جيا داتينج بو إيواره تدب قبحوين ليه هدي أم كون بدبن كون بني كوريا سكنت إيه خارون وبخارون زحمته خارنا قرب پر زحمته ليه أوجي هي إلا خرابو نينا قال لك
خانی خسارتنا برم تک نکارتک خانیان مرد نکارتک مالی وقتی او خانی مسا خرابه من زحمتك پر زورك پر زحمتي تده چاوات تك بخانيه و خراب بنا برشن برب بني دمينه بونا خاطر قال دربا ماي وقال هيجي اليكاريا دولتا اليكاريا سازيا اليكاريا اللي خصنا بسربيايه قرا بياجي بيجي برانيجي الهرما ما درنگي كت برانيجي اليكاري برزيده بو اليكاريا قال برزيده بو قال بخو خلاص بونا خو رزقار كرنا خو وآلي تندرسي آلي كاريك دكتور نجد بتخاص از بزعلم يعني بشتي جيفينا دو حكومتي هناك كاربدستان هناك راقة هندن هاتن دانكو نرازينا لسرهندك بارتي سياسي ورخصيان وصادي بيجنكو او نافي ولاتي ما خراب ديكن بالراقة هندن خوا بكاري خوا يعني ودبيجن جي ام فيناجي بير ناكن يعني ام برسفي وان بدن ونشد بيجن يعني شرو فكرنا واجفان راقة هندن بفي رنجي راتشيا أنا تشكي زلالي بيت مرب شخو باور بيت مرب بيجي كي رخنكي بك كي بوتنكي بيجي سر كعبارة إيرو إيش كي برمزنة أم إيش شو أمسري دركبن إيش وقت مرب بار بك وقت مرب آليكاري بك بشكريه بده مرب إيش خلاص بيت ليه تبيجي كي از هرتش زانم تبيجي كي هرتش وكا منه وبنجاه ده جي تبتشتاف بشري نكاري كي كسك آليكاري بك ياجي إيه هناك تشتاد بيجي كي تبيجي أزي لهمبري وان هناك خرابية بكم تأوق وشو عليكي دجي تكبين نافا قال بريشانة قال زحمتية ده قال دربادة قال نابا سرماية ده قال برشية قال نخوشة وابن روجة كيه هي بيش روجة ده قال لك زحمة الروجة زحمتنا يعني أنا نيزيكا مليون زيتتر 13 مليون كس فيها تأثير قلتيه أم بيجي كي نيوي كس تأثيراوي ده بنقهاوي ده وقال لك كس بين خاني مايه بين مال مايه شو أشبه أبنما هكيه نسيرو نتشرو نيزيكا صار كي بردوام بك قال نبات كونا دبن خارنا وام بن تندرستيا وام بن واري دروناسية دجي برسكريك مثلا يعني مرف شخو باور به مرف بزلالي بش مرف خازكي قال لك كس آلي كاريب كن ورخنا بكن شبو تشيكني يلو كير بله دكتور نجد روشا آورتا جی هات راگ هاندن يعني اوی چند باندور هبال سر روشا گشتی و چند باندوری بکسر هرمن ارتجی و آلیکارین کو دگاهن و مثلا وگراندنا روشا وان هلبتا هشت روش درباز دبن بله انا قال لك كس دربا دافاد لجم ابديلو كيبون قال لك كس يعني ديرو بركن تسريق ليه المرشي والسمسوري تشتمدي قال مالك يتنتج بالهندر روني يعني تبك أبي خاني خراب مال أبي خراب باجارك نو نافشك نو جندك نو جرى آباب بوناوي قال لك تكري قال شباب تشتى أمجد ترسن أوى باندر بخودي بين قال لك كس كوتشري هذا دربة ولا ياش باجاري على أنادولي هرما كردستاني والاب أو تشكي زحمته. بله دکتر نجدت ایپاک اوز اندام پارلمانی هدفی لباطمانی راستوخاب مرة بو سپاس بریا هر دو یارین فوتبولین لیگا اوروپی لپاریس و لمیلان دو سه شام دقیق رزگرتن لقربانین ارتهجی لسوریا و ترکیه هات گرتن یاریزان رایدار و تماشاوان بریا پیشبرکیا قوناغا شازدمین یا نوبرا پاریس سنت گرمین و بايرن ميونخ لفرنسا و اي سي ميلان لهمبر توتهن لايطاليا دقيقه بيدنجي راوستان واكرزاري دسبيكرنا ياريانا وزيانا ارتهجا بري حفتيك لتركيا ولسوريا لهري مباشرين برب ارتهجا كتين درباز بويا وان ارتهجان زيان جهانديا سيستم آوي لكوباني جور رابورتا بأمير دنجي أمريكا محمود بالي ده انجام اردهجا گودششی شباط دال سوری و ترکی پیک هات کوبانیجی پارک جی گرد گو گلک زرار لبنسازی هریم بو ده هفتی شباط دا کامپانیا گشتی یا آوا و خارن لکوبانی سردان حوزن آوه کر و نرخاندن زراران کرن لگوری راپورتا کامپانیه گو گلک چرد دیوار و نگن حوزان دا چه بونه و آف جی ده هرکه
هروها ستاسیون آوه یم بچوک جی زرار دیتن. جوان ستاسیون گند شیران، حلنج، زورمغار، نافچه چلبی، باجاروک سرین و آواهی ناوند آوه لنافچه قنیجی پارک جزرار و خرابون دیتن. هفسروک سازی آوه یا هریم فرات مسعود بوزی جدنگ امریکا را بحثا زرارنگ و گیشتی حوزن آوه کر. خطوط دهندر باجر ده أوجي تسربات تدهنا اللي حطنا ما كشفنا كري لأنه أجهزة جرا جرا كشف بنيا أم بيجن سروري فكرن باعتبار أم بيجن دنيا يشيل باران بو خط دن دار دن جيكو أف لي هي حطاني كو أم بيجن أشكاي تشنا بمرز ده بيلنا كتسرباتن. محمود شکری یک جخلک کوبانیه جدنگ امریکا را گود. گو اف حوز خطریاوی جبر زرار و چرند دیواران دا چه بونه هیا. و بانگا آلیکاریا چه کرنا حوز کر. و حوز می کوبانی برای شغال برای زلزال چه به شغال بو اول گندی حدودی گیبالات کرد. و زلزال چه بو تشققات حوز چه بون. حوز آوه برد ده. و دخوازی مج منظماتان و روی حوزی مرا چه کندیس آوه گر نولا بره. اف یک جحوزن آوه لکوبانی گو بقاسی 500 متر چارکوشه رادکه و 18 گندن روجاوای کوبانی گو هجمارا 50,000 کس به آف دکه. لگوری راپورتا کامپانیا گشتی آوه گو جبو چیکرنا بنسازی آوه پیوستی وان به آمورن پسپور هیا. و بانگ لریخستن مروفی کرن گو آلیکاری وان بکن. محمود بالی دنگ امریکا، کوبانی. واشنطن برنامهی هفتانه لبشی کردی دنگی امریکا و آماده و پیشکش دکره من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. جێگری سەرک وەزیر و وەزیری دەرەوەی عێراقی فواد حسین بەری هەفتەیەکی سەردانا ئەمریکا کرد دەگەڵ وەزیری دەرەوە و مەزنەکار بەدەستن ئەمریکی جویا و هەروەسا ئەو دەگەڵ یان چەند سازیین فەرمی و یەن لێکۆلینان دەژی ئاخفتیە دوه لە باڵوسخانە عێراقی لە واشنطن هەفکارە مەهێر و زنگەنا چەند پرسیار ئاراستەی وی کردن ئەف بەشێکی وێ هەف پەیوینیە. بە تەسەوری من ئەو گفتوگۆیانەی کە هەمان بوو لەگەڵ خەزانەی ئەمریکی لەگەڵ بەنکی فیدرالی ئەمریکی گەیشتینە ئامانجێکی باش کۆمەڵێک ئیجرات هەیە کە بەنکی عێراقی وەریگرت و بەنکی ناوەندی عێراقی دیارە پشتگیری هەیە بۆ ئەو ئیجراتە و بە تەسەوری من مەسەلەی دراو کەمە کەمە استقرارەکە دروستە ئالیەتێک دانابوو کە مراقبەی دەرچوونی دۆلار و پرۆسەی دەرچوونەکە و بۆ کوێ ئەگا و کێ ئاخر کەس بەکاری دێنێ ئەوە تەسیری کرد لەسەر نرخی دۆلار بەڵام بەعام ئەمە کەمە استقرارەکە. بەڵێ دکتۆر دەزانین ئەمریکا با بڵێن یەکێک لەو نیگەرانیەکانی کە ئەمریکا هەیەتی ئەوەیە کە دۆلار لە عێراقەوە دەرنەچێت بۆ وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش دەزانین زیاتر مەبەستەکە لە ئێرانە ئایا عێراق چۆن ئەتوانێت چ میکانیزمێکی گرتوۆتە بەر تاوەکو ئەم کارە بکات؟ خان خۆی عێراق کۆمەلگای عێراقی بەڕاستی هەموو شتێکە کڕێ لە دەرەوە یعنی کۆمەلگای عێراقی ماوادی زراعی بێ خواردنەمەنەی بێ دەرمان بێ سناعی بێ هەموو شتێک لە دەرەوە دێ یعنی تۆ ئەگەر سەیری تجارەتی عێراق یا میزانی تیجاری عێراق لەگەڵ دەوڵەتانی تر بکەی ئەبینی هەموو شتێک لە دەرەوە دێ ماعادات نەوت ئەفرۆشێ و کۆمەلگایە کە شتێک لە دەرەوە بکڕێت دۆلاریەوێ یعنی بۆ ئەوە بازاری عێراق و حکوومەتی عێراقی دۆلار زۆر سەرفکە ئەمە بەشێک لەوەی ینی چوونی دۆلار بۆ دەرەوە ئەگەر پەیوەندی هەبێ بە تجارەت تەبیعیە و زۆربەی هەرە زۆری لە واقع پەیوەندی هەیە بە تجارەت بەڵام چونکە ئالیەتێک نەبوو کە تەنزیمی ئەم دەرچوونی دۆلار چۆن دەرەچێت لە بەنکی مرکزی و کێوەری ئەگرێ لە بازاری عێراقی و چۆن ئەچێ بۆ دەرەوە ئیستا ئالیەتێک دانرا ئەو ئالیەتە تەنزیمی وەزعی دۆلارەکە ئەجا بەعزێک لە دۆلارەکان کە ئەچووە دەرەوە بە قەچاق یا بۆ مەرامێکی تر
ئەمە کەمە ئەم ئالیەتە زەبتیەکە. پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیە دەزەنین لەوەتای ئەم حکوومەتە نوێ دامەزراوە چەند گفتوگۆیەک کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی ناوەندی ئەو گفتوگۆیانە تا چەندێک بەبەرهەم بوون. گفتوگۆکان هەر بەردەوامن و باشن. ئێمە با بڵێن ئەو کێشانەی کە هەیە بە ڕێگەی یاسایی حەلی بکەین. یەک کێشەی مالی بە ڕێگەی یاسای بوجە حەلە بێ و یاسای بوجە ڕەشنووسەکەی سە لە بەردەستە و لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان مناقشە کراوە لەگەڵ هەرێمی کوردستان و بە تەسەوری من ئەگەن ئەتیفاق. دوو مەسەلەی نەوتە یاسای نەوت ئیسە خەریکین گفتوگۆ هەیە نێوان هەردوولا بۆ ئەوی یاسای نەوتیش ئامادە بکرێت لە نهایەتە لە خلال 6 مانگ پێویستە یاسای نەوتمان بێ ئەویش حەلە بێ. باشە دکتۆر ئەگەر گفتوگۆکان ئەنجامیان هەبوو بۆچی هەر پاش ئەو گفتوگۆیانە کە وەک دەڵێ ئەنجامیان هەبووە با بڵێن دادگای فیدراڵی عێراق بڕیارێک دەرەکا کە کورد بە دژی خۆیدا ئەنێت مەبەسم لە هەرێمی کوردستان ئەو بە بڕیارە بە دژی خۆیدا باسی بڕیاری فیدرالی ناکەم بەڵام باسی حەلی مشکلەکەیش هەم بە ڕێگەی یاسایی یعنی یاسایەک هەبوو کە پەرلەمانی پێشەم پەرلەمانیان حکوومەتی ڕابردوو باسی ئەوەی ئەکرد کە بەگوێرەی ئەو یاسا محکەمەی فیدرالی دروست بێ. ئێستا جارێتر مناقشە ئەکرێ کە ئەو یاسا جارێتر تەرەح بێ لە پەرلەمانی عێراق و لە ڕێگەی یاساییەوە ئەم مەسائلە حەل بێ و ئەویش حەلە بێ. جەنابەت گەشببینی بەرامبەر بە با بڵێن ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق. من گەشببینم بەڵام یەک چشت گرنگە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێویستە تەنسیقێک هەبێ و نێوانیان باش بێت تا بتوانین ینی هەمومان پێکەوە بتوانین ئەم حکوومەتەی کە فیدرالیە لە بەغدا ببینە ڕێ. باشە بۆ ئەو مەبەستە چیتان کردووە جەنابەت بۆ نمونەوەکو نوێنەرێکی کوردی لە بەغدا جەنابەت جێگیری سەرۆگۆزیرانی عێراقی و هەروەها وەزیری دەرەوەی چیتان کردووە تا بتوانن ئەو پەیوەندیانەی کە ئێستا باسیەکەی ڕێک بکەون لەسەر شتێک. من وەکو سیاسیەک نەک وەکو وەزیری خارجیە هەوڵە دەم ئەو مەشاکلە حەل بێ بەڵام هەر من تەنیانی کەسانی زۆر هەیە کە ئەو هەوڵەدەن و هیوادارم لە ماوەیەکی نزیک وەکو سیاسیەکەم قساکەم هەردوو پارتی ینی پارتی دیموکراتی کوردستان مەکتەب سیاسی و مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببنەوە و دەربارەی ئەم مەسائلە بەڵکوم حەل بێ و ئینشاءالله حەل بێ. بەڵێ دکتۆر ئەمە دوا پرسیارمە بەس دەمەوێت بزانم هەر هەمان پرسیارم چۆن پرسیاری ئەوەم کرد ئایا گەشببینی بەرامبەر بە پەیوەندیەکانی بەغدا و با بڵێن هەرێمی کوردستان ئێستاش دەمەوێت بزانم ئایا گەشببینی بەڕێککەوتنی ئەو دوو حیزبە سەرەکیە لە هەرێمی کوردستان بە تەسەوری من ڕێگەی تر نییە ئێلا بگەنە ئەتیفاق بینی هەردوولا لەسەر ئیشکردن پێکەوە هەم لە هەرێم هەم لە بەغدا. دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق زۆر سپاس دەکەین بۆم دەرفەت. سپاس بۆیەوە هەمنۆنم. بەردەفکە ڕاگەهاندنی یاکۆشکا سپی کارین ژێن پێر سێشەم بووە گوت و کۆشکا سپی بە قاسیک و ji destê wê tê ڕاگەهاندنان یان ئاگاهیان li ser wan tiştên nenaskerî vê dawiyê ku ji esmanê Amerîka û Kanada xistîne xwarê wê parve bikin di bersiva pirsyaran rojnamevanan de ka gelo کمپانیەک یان سازیەک تایبەت ئالێکۆلینان لە حکومەتی ڕا تێکەری کریە بە حکومەتی ڕا لەسەر تشتین کو نەناسکری کو لە ئاسمانی ئەمریکا دفرین وێ گوت هێ پەیوەندیەک بڤی ڕەنگی بمەڕە نەهاتیە چیکردن و گوت ژی حەوجەی بترسێ ناکە لە چاری vێمە هەیە فڕۆکەک ئەمریکی باڵۆن نەک خستە خوارێ و گوت کو ئەو ئاچینێ بوو ئاسیخوریێ بوو. لێ چینێ گوت ئەو باڵۆنەك لێکۆلینێ ئاسیڤیر بوو لە ڕۆژا دووشەمبێ ژی سێزدەی مەهێ فڕۆکên ئەمریکی دوو کەرەستێندی ji ئەسمانە difirîn xistina xwarê. Helevî demî sînatûrekî navdarê Emerîkî dibêje ku vê pirsê pêwîstî bi lêkolînên ciddî heye.
دوای ئەوەی ڕێبەرانی ئەمریکا و کەنەدا گڵۆپی سەوزیان هەڵکرد فرۆکە جەنگیەکانی ئەمریکا F-22 دوو تەنی ئاسمانی دیکەیان خستە خوارەوە کە بەسەر ئەمریکای باکووردا دەسوڕانەوە دوای ئەوەی لەلایەن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی جەیک سۆلیڤانەوە ئاگادارکرانەوە چەک شومەری سیناتۆری دیموکراتەکان لە بەرنامەی ئەم هەفتەی کەناڵی ABC داوتی ئێستا پێدەچێت باڵۆن بن بەڵام ئەوەندە گەورە نین وەک باڵۆنە هەواڵگریە چینەکەی کە هەفتەی پێشوو خرایە خوارەوە زۆر لە یەکەم بچووکترن هەردووچیان یەکێکیان بەسەر کەنەدا یەکێکیان بەسەر ئالاسکادا لە سەروی 40,000 پێبوون یەکسەر دیاری کرا کە ئەوە مەترسیە بۆ سەر فڕۆکە بازرگانیەکان بۆ زانیاری زیاتر لەسەر توانەکانی ئەو سێ باڵۆنە پێویستە شیکاریەکی گشتگیر بۆ پاشماوەکانی ئەنجام بدرێت هێشتا پرسیاری بێوەڵام زۆرن ئەندامی ئەنجومەنی نوێنەران جیم هایمز جەختی لەوە کردەوە کاتێک چاوپێکەوتنی لەگەڵ کەناڵی NBCدا ئەنجامدا نیگەرانێکی ڕاستەقینەم هەیە سەبارەت بەوەی بۆچی بەڕێوەبەرایەتی زیاتر ڕاشکاو نییە سەبارەت بەو هەموو شتانەی کە دەیزانێت بەڵام بەشێک لە کێشەکە لێرەدا ئەوەیە کە تەنی دووەم و سێوەم لە ناوچەی زۆر دوور خراونەتە خوارەوە بۆیە پێشبینی منەوەیە کە هێشتا زانیاری ئەوتونیە کە پێمان بگوترێت بە لە بەرچاوگرتنی بارودۆخەکە مایک تۆنەری ئەندامی ئەنجومەنی نوێنەران بە CNN ڕاگەیاندووە کە پێویستە سیستەمی بەرگری ئەمریکا بەهێزتر بکرێت ئێمە لە ڕاستیدا سیستەمی ڕاداری گونجاومان نییە بەدڵنیایەوە ئێمە سیستمێکی بەرگری موشەکی یەکگرتومان نییە ئێمە دەبێت دەست بکەین بەوەی وا سەیری ئاسمانی ئەمریکا بکەین وەک یەکێک کە پێویستە بەرگری لێ بکەین جیمز کۆمری نوێنەری کۆماری بە کەناڵی ABC ڕاگەیاندووە دڵخۆشە کە بەڕێوەبەرایەتی بایدن ئەو بابەتە بە جددی وەردەگرێت بەڵام کێشەی گەورەتر هەیە کە دەبێت لەگەڵ چین ڕوبەڕووی بێتەوە سوپاکیان بەردەوامە لە گەشتکردن و فراوانبوون لە کاتێکدا لە دەستپێشخەری پشتێن و ڕێگاکەیان لە سەرانسەری جیهان بەردەوامن کە هەوڵ دەدەن ئابوورێکی باڵادەستی جیهانی دروست بکەن کۆمەر ئاماژەی بەوە بەرهێنانە مشتومراویەکانی چین دەکرد لە پرۆژەکانی ژێرخان لە چەند وڵاتێکدا بەرپرسانی پنتاگۆن دەڵێن ئەو تەنەی لە ئاسمانی ئالاسکا کەوتۆتە خوارەوە کەوتۆتە سەر ئاوە بەستەڵۆکەکان پێشبینی دەکەن خێراتر لە باڵۆنە گەورەکەی کە بەسەر زەریای ئەتلەسیدا کەوتۆتە خوارەوە بدۆزرێتەوە هێزەکانی کەنەدار سەرقاڵی هەڵگرتنەوەی ئەو تەنن کە بەسەر ناوچەی یۆکۆندا کەوتۆتە خوارەوە شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراز ئیلگلیسیاس دانی ئەمریکا واشنگتن پشتوگۆ بالیۆزا بەریا ئەمریکا لە نەتەوێنێ گرتی نیکی هێڵی دۆسی شەم بێ دەست بە کەمپێنە خۆیە ji بۆ نەمزەدیە کۆماریان لە سەرۆکاتیە 2024 کری ئالیگرێن وێ لە چارلستن لە ساوت کارۆلاینا ئەو دڵکەشکردن بە هیڤیاک و ئەو دێ هەڤڕێکێ خوای سەرۆکێ بەری دۆنالد ترامپ قەڵز بکانی کە هێلی فەرماندارە بەری یا ساوت کارۆلاینا کو لە دەبێ سەرۆکاتیە ترامپ لە 2017 هەتا 2018 وەکا بالیۆزە ئەمریکی لە نەتەوێنێ گورتی کار کردە لەبەرە کو پلان کەمپێنا خوا ئیرۆ چارشەمبێ دەگوتارێکدا لە چارلستن ساوت کارۆلاینا ئەشکەرە بکە هێلی و فەرماندارێ فلۆریدا ڕان دیسانتس دەبێژن دەمێ ڕێبەراتیکردنا نو یا کۆماریان هاتیە ئەم ڤەگەڕێن سەر بەحسین داوی ژە ئەرتەژین تورکیا بوونە و کاچیچێ دەبە تایبەتی ڕووی سیاسیدا پشتیک و ڕاگەهاندنێن جودا جودا هاتیندان دۆ ژە حکومەتی ئۆپۆزیسیۆن چت بێژە دیسان ئەز ڤەگەڕم جەم هەفکارەخوا ئۆزلەم یا ساکن هەڵستۆدی بەمەڕەیە ئۆزلام ئەتزانم دەقیقە بە دەدەقات و ڕەوشاورد شۆپینی مدوخواست بزانم کانی وان کۆنفرانسی ڕۆژنەمەڤانی و کلژدار ئۆگڵۆ و هەدەپی و چەند ئەوێ دیژی کردنە جودا ئەو چت بێژن چا بەرسڤە ئەردۆگان و ئاکەپێ دەدەن بەس مەسەلا ئالیکاریان مەسەلا ئارتژی بلێ دەخیل ئیرۆ سێ پارتیان HDP CHP و پارتیا دێوا پرسکۆنفرانسên cuda darxistin û bersiva Erdogandan ji ber ku Erdogan do behsa ku xebatên hikûmetê kiribû û her wiha wek partiyên opozîsyon bê navdayîn rex nekiribû. Em ji CHP wek partiya serekî ya opozîsyonê dest pê bikin. Kılıçdaroğlu îro preskonferansek darxist û li wir got ku Erdogan rex nekir. Kılıçdaroğlu got ku ez li xwe li ser erdê bûn gazînc û rexneyên ji welatiyan ku min herî bilind bihîst dewlet tune ye. Dewlet tune ye Kılıçdaroğlu got ji ber ku karbidestên hikûmeta Erdogan û siyaseta Erdogan
تدبیرین کو پیوست بو بره ادهیجی تیوی تموی هشیاریان نگرتیه اف خلا گرینگه عاددیاجی داخل وکی تزانین امجد شوپینن چند روژه گلک راگاهاندن هنکو اوی هلبیجارتن وره پاشخستن نیاننا اوی جی هلا کلشتاروغلو و هات رخنکرن کو پیشی وره گرتن از باورم آتی اوسچالیک کجبرکی کرد لباجار نیویورکی دیجیتن او وکا دارتاش کاردکا وی کارسازیک سرکتی جخوار دامز راندیا پتر کاری دا دیزاینا نتفلکسی دکا کو کمپانی کا نافدارا فیلمانا سینان توش دمیر نیویورکی او دیتیا و افراپور جیشاندیا جوانکی کرد لباجار نیویورکی د استودیو نتفلیکس دا یا کلوتاغا بروکنی جهتگره کاری وانی دارتشاشی یا دیزاین کرنی دکه. جوان کرد آتی ددم پاندمی دا بیچار دمینه و دست به کاری کنو آنگو دست به کاری دارتشاشی دکه. آتی دناف دمک کرده او خواست سرکفتی دبکو نها هم دکانا خویا دارتشاشی وکریه و همجی د استودیو نتفلیکس دا کارین وان دکه. قولي انجليزي دبي anyway كوش مر مارانگوزك لازمه میگو تمام از چی مور یکی خرابم ولم دست بکر انا سری اول از نک ترسیم گو نتفلیکس قاعده کنك كاو ولا ايدانك مازنم گو از چاوب ما چی مالو نا کیکو خدام كرد دكارم بكن كمان مردشتك كدلي خاص شو منك شغل استالوني بسال ما راقبتي دورا د بیرو معامله از کریم بر پرسیار آناج تکلیام نر فرمی پر هیه چیروکا آتی یا امریکایی د سال 2015 دست پیدا که آتی پیشیا کوته امریکایی د زنینگه ها آمده دا شاگرد بویه اولور راست هند پرسکریکین پولیتیک دی و مخابن جالی پولیسان و دی بنچاوکرن و د کوه زندانی دما کج زندانی در د کوه جی د سال 2015 دا کوچا امریکایی دکه از مجبور مام کوالت شون واد بیلم برم بر از هاتم شغلی وک هر کسی لو وک گوشمنه که از کارم چی بکم جیانم توای بزانه گه میته برد در باس بیه دورا او هات گرتن برای صلاحتین دمیرتاش و فیگن yüksek هات گرتن مجلو بر konsolosluğa Türkiye çalaki kir bu çalaki da باور کنم صورت ما مالپرا Türkiye نشان دا bu از شو محله وانجی ایرشی میکرد Türkiye ایرشی میکرد نیست از محله و جی شابتن آتی دیمینه کو پرسکریکین پولیتیک لا امریکایی جی باندورا خو لسر جیانوی بردوام دکه. او جی بیار دده کو لیور بکردین کو هاتین امریکایی را کمک کارکران آوا بکه و دست به کار خوبخه بکه. دده مکنده کار دارتراشی هنده به و دکان خوشی ودیگه. دناف دو و 3 سالان دا کاری وی به سرکفتی ددومه و حیا جالی نتفلیکسی واجی دیدیتن. نه کنگی دستودیا نتفلیکسی دا جبو گوهرتنین دیزاین کرنین دارتراشی دماکو حوجه دبه آتی دیگازی کرن. دورا میگه خواب باوی خال سرمان داکر و زور باز نکارم بچم وقت مگوی نکواری پولیتیک تا مگوی ترکیز نکارم هرم. ایجا زیاده مزور بود تشتک نکه جارده جانه کس فکریم تشتک آها میگو چما تشتک آها نبه خبات اکیک وقتی میگو حواله تینن نوی تینن hani چی نبه دی نبه 5 امتکارن به هفرا جیان بکه چروک آتی جارک edin evitine bir amrov. Her çıkaz civanın kurt koçber bikevinci tekoşin axu de dominin. U demaku derfet çava bikeve destiwan bi serkefti bikartinin. Sinan Tunçdemir, Dengi Amerika, New York. ناوی خودی کارتا به شانس آپاور بولی لامریکا هات اشکره کرن و به $1 کوی او کارت کریبو بوا خودی 2.4 میلیارد دلاران شویدی هات راگهاندن کو کارتا ادوین کاسترو لولاتا کالیفورنیا یا به شانس بو لما ها 11 مجداری او هاتبو راگهاندن ل آماده رسمان نبو لیوی داخینه کی داگوت او شانسی سیستمی پرورده کالیفورنیا
دایا کو 156 مليون دولار وجوي سيستمرا ورا داين دبيرجي هالبد اوي بريدي نزيكي نصدو نوتو 7 مليون دولاران بستينا حتى برنامج بيا كورت كونكشن صباحي هر شاد وبختبر منو خدا حافظ.